بەڵێ ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و سروشتی کوردستان وای کردووە کە ساڵانە گەشتیارێکی زۆر ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان بکەن. بەڵام ئەوەی کە باز دەکرێت هەندێک جار هاتنی ئەم گەشتیارانە دەبنە هۆی مەترسی بەسەر ناوچەکانەوە. بۆچی؟ بەهۆی فڕێدانی ئەو پاشماوانە و خاشاک و خۆڵەی کە لە پاشیان بەجێ دەمێنێت و بێباکانە فڕێ دەدرێتە ناوچە گەشتیارەکانەوە. هەر بۆیە ئێستا لە ئەگەر ناوچەی سۆران بە نمونە وەربگرین کە یەکێکە لە ناوچە جوانە دڵڕەفێنەکانی هەرێمی کوردستان هۆشداری و لە پیسبوونی ژینگەکەی دەدرێت. ئەم هۆشداریە چییە؟ بەڕێوەبەرانی ئەو ناوچەیە یاخود لایانی پەیوەندیداری ئەو ناوچەیە چ پلانێکیان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیە. بەڕێز فەیسەڵ سادق بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. بەڕێز فەیسەڵ بەخێر هاتی، سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. دوو تەوەری زۆر گرنگ، هەم باسی شوێنە دڵڕفێنە جوانە گەشتیاریەکانی هەرێمی کوردستانەکەین بە تایبەتی ناوچەی سۆران، هەم باسی پیسبوونی ژینگەکەی دەکەین کە دەڵێم ژینگەکەی بە نمونە ناوچەی سۆرانمان وەرگرتووە. بەڵام باجارێ لەوە دەست پێ بکەین ئایا پیسبوونی ژینگەی ناوچەی سۆران گەشتوتە ئەو ئاستە مەترسیدارێک کە هۆشداری لەبارەوە بدرێ؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان و بۆ کوردستان 24 بۆ دەرفەتە. بێگومان ینی دەڤەری سۆران بەوە زیاد دەکرێتەوە کە ناوچەیەکی سەرنجڕاکێشی گەشتیاریە. خۆشبەختانە ئێستا پێی نایتە قۆناغێکی تازە کە بوویتە شوێنگەیەکی چواروەرزە، ینی ناوچەیەکی گەشتیاری چواروەرزەی کە لە هەموو وەرزەکان دەتوانین استیعابی گەشتیار بکەین و گەشتیارمان سەردان بکات. ئەوەش بەوەی دروست بووە کە دەوڵەمەندە بەوەی کە ناوچەیەکی زۆر فراوانە لە ڕووبار و دۆڵ و دەشت و کۆمەڵێک پرۆژەی گەشتیاری زۆر باشی تێدا کراونەتەوە ئێستا کە بۆتە جێگای سەرنجڕاکێشانی گەشتیاریان لە ناوەوە و دەرەوەی هەرێمی کوردستان. بێگومان ینی ئاسەوارەکانی جموجۆڵی گەشتیاری لە دەڤەری سۆران کاریگەری لەسەر ژینگە کردیە. ژینگە و گەشت و گوزار دوانەیەکی پێکەوە بەستراون لێ ینی زیاکردنەوەی لیان لێک بە زەحمەتە. حتمما هەر جموجۆڵێکیش هەبی پاشماوە لێ دروست دەبیت. ئیتر ئەو خەڵکەی کە دێت سەردانیش دەکات و گەشتیار کە دێت سەردانی دەکات کۆمەڵک پیسبوونی ژینگەکەی لە چه ئاستێکدایە دەڤەری سۆران؟ باڵێ بەخۆی ناوچەی سۆران وەکو هەر ناوچەیەکی دیکە کێشەی زبل و خاشاکی هەیە، بەڵام بەوەی کە ناوچەیەکی گەشتیاریە و خەڵکێکی زۆر گەشتیاری زۆر ساڵانە ڕووی تێدەکات، کاریگەری ئەوەش بەسەر کەرتی گەشت و گوزار بە ژینگەوە پەیدا بووە. ناوچە گەشتیاریەکان، ڕووبارەکان، کەناری ڕووبارەکان، دۆڵەکان، سەیرانگاکان بەڕاستی کە پاشماوەی زبل و خاشاکی لێ کۆ دەبیتەوە کاریگەری سلبی دەبیت. ئێستا سۆران بە شێوەیەکی گشتی مشکلەی زبل و خاشاکی هەیە، لەبەرەوەی ڕۆژانە نزیکەی 200 تا 300 تەن زبل و خاشاکی تێدا کۆ دەکرێتەوە لەلایەن کۆمپانیاکانی پاکردنەوەی شار. ئەمە جیاواز لە ناوچە گەشتیاریەکان بە شێوەیەکی گشتی. باز لە پلانێکی تۆکم و بەهێزەکەنداتانەوە ئەتوانی پێمان بڵێ و پلانە چییە؟ بەخۆی یەک لە پلانە هەر سەرچەکان ئەوەیە کە پێویستیمان بۆیە پرۆژەیەکی ڕیسایکلینی ئەو زبل و خاشاکە هەبی لە دەڤەرەکە. خۆشبەختانە لەگەڵ لایانی پەیوەنددار بە تایبەتی سەرپەرشتیاری دارێ سەربەخۆ و شارەوانی پرۆژەیەکی باش هەیە. خۆشبەختانە ئەنجومەنی وەزیرانیش پێشوازی لەو پرۆژەیە کردیە. پێمان وایە لە فترەیەکی نزیک ئەم پرۆژە گەر بکەویتە بواری دەست بەکاربوون و لەلایەن و بەرهێنانەوە جێبەجێ بکرێت، بێگومان بەشێکی زۆری مشکلەکە حەل دەبیت. بەشەکەی تری کامێنێتەوە. بەشەکەی دیکە ئەوەیە کە ئێمە لە مناسبەکان یان لە بۆنە و مناسبەکانیان لە وەرزە گەشتیاریەت سڕوپڕەکان بە تایبەتی تر بە هار و هاوی گەشتیاران زیاتر ئەو کات بەڕاستی پێویستیمان بۆیە پلانی باشترمان هەبیت. پلانەکانتان داناوە؟ پلانی باشتر ئەوەیە کە بەڕاستی یەک لەلایەنی وشیاری هاوڵاتیەوە و گەشتیارەوە بەڕاستی وشیاری زیاتر بێت. حتمما دەستگاکانی ڕاگەاندن لەوە ڕۆڵی زۆر باش دەبینن. ئەو بەرنامەی خۆی لە خۆیدایەکە لەو بابەتانە کە ئەوان بە خۆیان هاوکار بن لەگەڵ تیمەکان لەگەر کۆمپانیەکان ئەو زبل و خاشاکەی کە لە شوێنە گەشتیارەکان بزی دەڵن هەندێک شوێن هەیە هەدەستی حکوومەتی ناگات، ینی دەستی شارەوانی و یان گروپ کۆمپانیەکانی ناگاتێ. لە ئێوە چاودێریتان نییە بەسەر شوێنە گەشتیارەکان و ئەکید ئەو خاڵی دووەم ئەوەیە کە ئێمە بەڕاستی چاودێری ئەو شوێنە گەشتیاران دەکەین بە شێوەیەکی ڕۆژانە، خاستن لە بۆنە و مناسباتەکان ئێمە تیمەکانمان دەردەچن و زەختی زیاتریش دەکەین و گروپی زیاتریش یان زەختی زیاتر دەخینە سەر کۆمپانیا کە ئەو شوێنە گەشتیاریانە زیاتر چاودێری بکەن و ئەو زبل و خاشاکەی کە باوەڕم پێ بکە جاری و هەبووە پێراناگەن. ینی لە هەندێک شوێنی گەشتیاری بە ماوەی 24 ساعت ئیش دەکەن، دەگزار شەویش دەیان نێرین لەوەی ڕۆژی دواتر کە خەڵک دەچێتە شوێنی ئەوانەی کە بەزیان هێشتیە بتوانن لەوێن دەرێ بحەسێنەوە، جاری وهی پێراناگەن. لێ
وا باشترە خەڵک زیاتر بەخۆی هوشیار بیت و ئەو زبل و خاشاکەی کە پاشماوەکان بەجێ دێڵن بەڕاستی کاریگەری نەک هە لەسەر نفسیەتی خەڵکەیە لەسەر ژینگە گەشتێک کە لە داهاتوانەوەی نەکردووە دەرگای شوێنە گەشتیاریەکان بەڕووی هاوڵاتیاندا دابخەن هەندێک حاڵەتمان لەو بابەتانە ینی بە محەددینە بەڵام عادەتەن ئەو زبل و خاشەکەی کە کۆ دەبیتەوە زۆر جاران لەو شوێنانە کە خەڵک بە سەیران دەچی چکە شوێنی گەشتیاری بە خۆی مولزەمە کە خۆی پاک و خایان ڕابگریت ئەگەر ئێمە بەڕاستی دەکەوین ئەو دەکەویتە ژێر بەرپرسیاری لەوەی کە ئێمە بەڕاستی مۆڵەتی لە دەستینینەوە یان دای دەخەین ئەوە دەکەویتە ژێر ئەو بەرپرسیارەتی بەڵام ئەو ینی زەختە پاڵەپەستۆی کە لەسەر ئێمە دروست دەبیت زیاتر لەو شوێنانە کە سەیرانگای گشتینە خەڵک بەگشت پلانێکتان هەیە بۆ سەیرانگای گشتیانە لەو سەیرانگە گشتیانە ئێمە هاوڵاتیانیش دەزانن لەو شوێنە سەیرانگایانە ئێمە حاویەی زبڵدان دەدرێت وا باشە هاوکاری تیمەکانی پاک هەڵگرتنەوەی زبل و خاشاک بن هەرنا ئەو زبل و خاشاکی خەڵک کە هەیەی بینی لە ناو حاویەکان دابنێت و بە ئاسانتر کۆ دەبیتەوە ئەگەر نابڕاستی دەبیتە دوو ئەرێک ئەو کات لەوانەیە قورس بیت سەرڕای هەندێش ئێمە لە مناسبەتەکان ئەو تیمانەی مەکە دەردەچن لەگەڵ هاوڵاتی ینی لە دەواازەی شوێنە سەیرانگاکان ڕادەوەستن و ڕێنماییان پێدەدەن و جاریوەیە علاگەی زبلیشیان پێدەدەن و ڕێنماییان دەکەن کە ئەو زبلەی هەیە لەوێ بەجێنێڵن لەگەرە خۆیان بگەڕینەوە دەستخۆش بەو هیواین پەیامەکەتان گەیشت بێ بەڕێز فەیسەڵ سادق بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران گەلێک سوپاس بۆی ئامادەبووی لەگەڵمان زۆر سپاس دەستان خۆش